والله ئومێ دەکەم کۆنگرە بە مەبەستی نوێگەری بێ و بۆ خزمەتی یەکێتیەکان و هاوڵاتیان بێ. ڕاستی من ئەوە ئێستا هاتوون بۆ ئێرە دوێنێ هاتین دوێنێ بانی وەکو میوان هاتوین، بەڵام نازانم ئێستا لە ژورۆ چییە گوزەرێ. ئومێ دەکەم ئەوانەی کە لێرن ئێستا ئەندامانی کۆنگرە ئەندامانی سەرکردایەتی پێشوو بۆ ئەو هات بێتن نوێگەری لە یەکێتیدا ڕوودانەک بۆ ئەوەی هات بێتن هەمویان بۆ ئەوەی پۆست و پێکەکان خۆیان بپارێزن و بە قەنەعەتی من تا ئێستاش بەشێکیان هەر بەو ئومێدەن و ئومێ دەکەم ئەوەی لە کۆنگرە ئەوەی بە قەنەعەتی من ئەوەی ئێستا لە ژوور و لە هۆڵی کۆنگرە ئەوە بێ چا عینەکەم لادەم هین لێرە نەبێ دووسیان هینێکمان بۆ بەسمێکمان بۆ دروستکا ئەمە نییە وڵای ئێمە هینین ئەوە ئێمە بە میوان هاتبووین بەڵام دواتر پێم وا بێ بڕارێکیان دەرکردوەکو بەشێکی ئەندام کۆنگرە بەشێکی چاودێر ئەوانەی کە لە ژوورۆن ئەوەیە کە باسم کرد نازان پرتە وڵی وەکوتم ئومێ دەکەم یەکێتی لەسەرەوە بارز نەکرێ قەبە نەکرێ لە پێناو قایلکردن و دڵڕازیکردنی کۆمەڵی خەڵکە هیچ خزمەتێکیان بە یەکێتی نەگەیاند بێ و لە خوارەوەش کادر و مەڵبەندەکانمان نیگەران بن. وەکوتم ئەوەی هەیە تاکو ئێستا نەتیجە دیار نییە، ینی ئەمە سەرەتاکەیەتی سەرەتای کۆنگرێ جاری هەڵبژاردن نەکرا و دیار نییە لە ڕۆژانی داهاتوو چییە گوزەرێ. وڵی بەداخەوە خۆزگە کۆنگرە بۆ ئەو بە هەموو جەمسەرە جیاوازەکان ڕاجیاوازەکانی کۆ بکردایەتەوە، بەڵام هەڵبەتە ئەو خەڵکانشی نیگەران بوون خۆیان بە خاوەنی مێژووی ئەم حزبە زانن چی لە سەردەمی شاخ چی لە دوای ڕاپەڕین. ومێ دەکەم ینی ئێستاش دەرفەت ما بێ بۆی هەموو ئەو خەڵکانی کە نیگەران بوون لە یەکێتی لەبەر یەکێتی هەمووان بووە ومێ دەکەم هەموو خەڵکانە نیگەرانەکانیان بڕەوێتەوە و تەمەنام ئەکرد هیچ نەبا ئەم کۆنگرەی ئێستاشمان وەکو کۆنگرەی سێ کە من خۆم لە کۆنگرەی چوار ئەندام بووم بەڵام لە کۆنگرەی سێ هەموو بەیان نامۆیا دەشتەکان ماون ینی تەمەنامە کرد ئەم کۆنگرێش ئەوەی تیا ڕوو بدایە کە لە کۆنگرەی سێ وەکو ئیجراعات بوو لەگەڵ ئەو خەڵکانەی کە لە ماوەکانی پێشوو بڵێ لە پێش کۆنگرەی سێ پلە و پۆست و پێگیان هەبوو لە سێرکردایەتی لە مەکتەبی سیاسی، ینی کۆنگرەیەک بوو ئیجراعاتی لەگەڵ خەڵک کرد راپۆرت خوێنرایەوە ئەو خەڵکانایی کە کەم تەرخەم بوون چۆن مامەلایان لەگەڵ بکرێ. وەڵام ئومێد مەکرد لەم کۆنگرێش ئەمەمان بەدی بکردایە هەرچەندە کات و دەرفەت ما ئومێ دەکەین دیسان ئەوە ببینین لەبەرەوەی خەڵکێکمان هەم بۆ بەرپرسیاریتیە بۆ لە لێپرساوی مەڵبەندەکان لە لێپرسراوی حزبی بەداخەوە ئەوەندەی لە هەوڵ و خەمی خۆدەوڵەمەندکردن و بزنسا بوون ئەوەندە لە خەمی یەکێتیان نەبوون، ینی ئەویان لە بیر چوو بووە کە یەکێتی ئەو پێگە و مەسەبەی پێیان داوە. بۆی ئومێ دەکەم ئێستاش دەرفەتی ئەوە ما بێ کۆنگرە کۆنگرەی تاقیق بێ کۆنگرەی ئیجراعات بێ و کاتیش ماوە ئومێ دەکەم ئەوە ببینین. واللهی جۆرێک لە جۆرەکان مرکزیت لە ئامادەکاری کۆنگرە هەبووە لیژنەوری ئەوانە هەبوون کە ڕاوێژ کراوە، بەڵام وەکو خۆم نا ڕاستیەکەی بۆی ئەوە نەبێ من هیچ ڕاوێژێک نەکراوین وەکو تەسەوڕ ناکەم هاوڕەکانیشم ئەوە کرابن، بەڵام لیژنەی بۆ دیاری کرابوو لیژنە لە سەرکردایەتی و ئێستاش دیسان کۆمەڵی لیژنە دروست کراوە و کاتیش ماوە بۆی کە کۆنگرە نەبێتە هۆی دابەشکردنی پۆست و پلە. کۆنگرە بۆ بێ نوێگەری دروست بکە، کۆنگرە بۆ بێ کە تحقیقی کۆمەڵی خەڵک بکە کە ئەسڵەن شایستەنین دووبارە بنەوە سەرکردایەتی و وەکوتم ئەوەندەی لە خەمی خۆدەوڵەمەندکردن بوون ئەوەندە لە خەمی یەکێتی نەبوون. دەستان خۆش.